سڵای خۆی گەورە لە تۆ کارزان بەڵێ دوێنێ ژووری ئۆپراسیۆنی شاری هەولێر کۆبنەوەکی گشتیان ئەنجامدا بوو لە کۆبنەوەکەدا چەند پێشنیارێکیان نووسی بۆ ئاراستەی وەزارەتی ناوخۆیان کردووە بەڵام ئەمە دەگەڕێتەوە سەر وەزارەتی ناوخۆ کە بڕیار لەسەر پێشنیارەکاندا یاخودنا گۆڕانکاری بەسەردادەی یاخودنا بەڵام لە هەموو حاڵەتەکاندا کاتژمێر 12 ئەمڕۆ ئەم قەدەغەی هاتچۆ توندەی کە ماوەی 48 کاتژمێر هەبوو کۆتایی دێتن و پێشنیاری شەیە کە قەدەغەکە چەند کاتژمێرێک درێژ بکرێتەوە بۆ ئەوی کە ئەو پێشنیارانەی کە ژووری ئۆپراسیۆنی هەولێر و هەروە سلێمانی دۆهۆ کە داویانە بە وەزارەتی ناوخۆ بۆی کە پێشنیارەکان وەک خۆی جێبەجێ بکرێتن و قەرەباڵغی دووارە دروست نەبێتەوە لە شاری هەولێر. ئێستا من بۆ زانیاری زیاتر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێرم لەگەڵدایە کە دکتۆر عەلی ڕەشید ئەو زانیاری زیاترمان پێدا کە دوێنێش بەشدار بە لە کۆبنەوەی ژووری ئۆپراسیۆن خۆشی ئەندامە لەم ژوورە. کاک دکتۆر ئەو پێشنیارانەی ئێوە چییە بۆ ئەوی کە لەمە دو جێبەجێ بکرێت لە شاری هەولێر؟ زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پێم و سپاس بۆ ئێوەی بەڕێز و سپاس بۆ دانیشتوانی پایتەختی هەرێمی کوردستان کە تەحملێکی زۆری ئەو بارودۆخیان کردی ئەمەش لە پێناوی پاراستنی گیانی ئازیزانە. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگای هەولێر بەشدارین کە تێدا سەرجەم ئەندامەکان دوێنێ کۆبوونەوەی خۆمان ئەنجامدا لە کاتژمێر 2 نیوەڕۆ تقریبان 3 ساعت کۆبووینەوە کۆمەڵێک پێشنیارمان کرد طبعاً قەدەغەی هاتوچۆ وەکو خۆی بەردەوامە تا 10 مانگ بەڵام بەو بارە توندە بۆ 48 کاتژمێر بوو ئێمە سەرەتا پێشنیارمان کرد 12 ساعتی تر ئەم قەدەغەی هاتوچۆ بەو شێوازە توندە درێژ بێتەوە تا 12 شەو. بۆچی؟ لەبەر ئەوەی لەوانەیە 12 نیوەڕۆ ئەگەر هەڵبژیرێ خەڵک دیسان تێکڕایی ڕوو لە بازاڕەکان دەکات پێکەوە هەمووی دەڕژێنە سەر مارکێتەکان و بەرکەوتنی زۆری دەبێ و ئەمەش خەتەریاتێکی زۆری لەسەر هاوڵاتیان دەبێت. بۆیە ئەم 12 ساعتە وەکو ڕێستێک لە نیوەی شەو ئەگەر بکرێتەوە لە نیوەی شەو تاوەکو بەیانی هێواش خەڵکەکان بە مەراحل شتەکانیان تەرتیب دەکەن و تەزەخم لەسەر مارکێتەکان نابی. ئەمە پێشنیارە طبعاً پێشنیارەکانی تر بۆ بازار و مارکێتەکان لەگەڵ فڕنی سەمون و نان ئێمە پەسەندمان کرد کە هەتا بکرێتە دیلیڤەری یان بکرێتە گەڕۆک هاوشێوەی ئەو پیکابانەی کە میوەجات دەفرۆشن و تەماتە و خەزڕەوات و سەوزەوات دەفرۆشن. ئەمە ئەگەر بکرێ ئەمە جێبەجێ بکرێت لەلایەن مارکێتەکان و لەلایەن خاوەن فڕنیەکان شتێکی باش دەبێت. هەموو مارکێتێک هەموو خاوەن فڕنیەک لە توانای دانەبی ئەمە بکاتن. بەڵێ بەدڵنیاییەوە ئەوانەی کەوا ئەو مارکێتانەی کە نەیانتوانی دیلیڤەری بکەن لە دەی بەیانی پێشنیارمان کردیە تاوەکو دەی شەو کراوە بن ئەو مارکێتانە بەڵام بە مەرجی تەندروستی تند بۆ نمونە بە پێی حەزمی مارکێتەکە ئەگەر مارکێتێکی مامناوەندی بی لە 10 کەس زیاتر نابێ لە ژوورەوە بی و ئەوانەی کە لە دەرەوە دەبن بینیان 2 مەتر زیاتر بێ و هەر کاتێک کەسێک هاتە دەرێنجە کەسێکتر بستە ژۆرێ بۆ ئەوی لە ژوورەوە بەریەککەوتن نەبێ و محاولە بکرێت بە زووترین کات شتەکانی خۆیان دابین بکەنەوە. لە هەمان کاتدا لەو پرۆسەیە دەکرێت خەڵک لە ڕێگای تەلەفۆنیشەوە لەگەر مارکێتەکان هاوکاری بکە. بەدڵنیام خەڵکانێک هەیە بە ماتۆر دەتوانن ئەم داواکاریانە بگەینن ئەگەر چی لە پێشترێش زۆر جار هەبووە مارکێتەکان کەسیان هەبوو بە دیلیڤەری دابەشیان کردیە. بۆ نانەوەخانە و سەمونخانەکان چی ئەکرێت؟ بەڵێ بۆ نانەوەخانە و سەمونخانەوە کە پێداوەستێکی زەڕورە ئەمە دەزانین پێشووتریش بە پایسکر و بە ماتۆر نانەوەخانە و سەمونخانە سەمونیان دابش کردیە یعنی بەر لە چەند ساڵێک بەڵام لە ئێستادا پشگیریان دەکەین ئەگەر ئەو کارە بکەن ئەگەر نا لە 12 شەو تاوەکو 9 بەیانی هەم بۆ کارمەندانیان هەم بۆ کردنەوەیان مەجالیان پێدەدرێ بەڵام لە 9 بەیانیەوە دەبێت دابخرێ و تاوەکو بکرێ دیلیڤەری بی خەڵکەکەش پێی خۆشە دیلیڤەری بی ها تۆ لە بەر دەرکەی ماڵی خۆت نانەکەوەگری لەوانەی لە جێی خۆی لە علاگە دەدا 5 بنێ دوای دیلیڤەری بکە شتێکی باشتر دەبێت ئەمە خەڵکیش پێی خۆشە و بۆ نانەوەخانەکەش باشترەوە هەروەها بەریەککەوتنی هاوڵاتیانیش کەمتر دەبێتەوە. بۆ ئەوانەی کە دەبێت بە سیارە ناو شاری هەولێر بگەڕێن بۆ نمونە کابرایەک ئەو لەو کۆمپانیای کار دەکات کە خۆراک دابەش دەکات مواد غەزایی هەیە یاخود کۆمپانیای ترە کە پێویستە ڕۆژانە لە ناو شاری هەولێر بە سیارە هاتوچیان هەبێت ئەمانە چیان بۆ ئەکرێتن؟ بڵێ ئەوانەی کۆمپانیایی دابشکردنی خۆراک طبعاً عیلاقەی بە مارکێتەکانەوەیە کە مارکێت لە دەی بەیانی لۆ دەی شەو هەبێ
ئێمە پێشنیارمان کردیە ئەوانەی کەوا دابەشکردنی خۆراک و ئەو کارە دەکەن لە 6 ئێوارە تاوەکو 12 شەو بێت تاوەکو 11 شەو بێت چکە خاوەن مارکێتەکە بۆی هەیە 11 شەو بگەڕێتەوە گەڕانەوەی هاتوو چۆی ئەویشی تێدا حساب کرایە بۆ نمونە لەنۆ خاوەن مارکێتەکان دەگەنە مارکێتەکانیان لە بەدڵنیاییەوە لە نۆی شەویش لە 10 شەویش لە 11 شەو گەڕانەوەیان دەبێت بۆیە ئێمە دەڵێن ئەو ماوەی حساب کرایە ئەوانەی کەەوە خواردنەکان دەگەینن لە 6 ئێوارە تاوەکو 11 شەو دەتوانن شتەکان بۆ مارکتەکان ببن ئەمە پێشنیارە ئەمە یعنی بڕیار نییە پێشنیارە ئێوە هەولێر بۆ چەند زۆن دابش کراوە خۆی چەند سینناریۆیەکە بوو یەک لە سینناریۆکان ئەوە بوو کە هەولێر دابش بکەین بۆ 6 زۆنی منتیقەیی مەسەلەن 6 زۆنی با بڵێن لەسەر شارەوانیەکان وەکو سنتەری شارەوە قەزایەکانش بە هەمان شێوە ئەمە یەک لە پێشنی سینناریۆکەم و سینناریۆیشتر ئەوە بوو کە هەولێر بکەین لە 4 زۆن بە پێی تایم شەو ڕۆژ بە 4 جەدوەڵ ڕێکی بێخین ئەمەشیان زیاتر پەسەند کرا کە هەر 6 سعات 6 سعات زۆنەکان دابش بکەین زۆربەی کارەکان لە 6 سعات جێبەجێ دەکرێن بەڵام هەندێک کار هەیە 12 سعاتی پێویستە لە 2 جەدوەل لە 2 تایم ناوی هەیە ئەو ناوانە لە خاڵی پشکنین هەیە تەماشا دەکات و مارکتت هەیە لە دا لۆدەی شەو مەجالت هەیە واتە لە 9 لۆ 11 شەو حرەکەکەی خۆتە تەماشا دەکات لە زمانی ئەو ڕێنجەی ڕێگات پێدەدا ئەگەر هاتو کەسێک لەو کاتە خۆی بەدەر هاتووە دەرەوە ئەوە غرامە دەکرێت غرامە دەکرێت و سیارەکەشی حجز دەکرێت بە پێی ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ و بە توندرین شێوە سزا دەدرێت ئەو پێشنیارانەی ئێوە تا چەند لەلایەن وەزارەتی ناوخۆ پێتان وایە پەسەند دەکرێت خۆی لە ئێستادا لیژنەی باڵایی کۆرۆنا ڤایرۆس ئەوان دەیان هەوێ تەنزیمی ئەم ڕێنمایی و ئەو سیستەمە لەسەر ئاستی هەرێمی کوردستان وەکو یەک بکەن لە پارێزگاکانی تریش پێشنیاریان وەرگرتیا و ئیمڕۆدا دەنیشن پێشنیارەکان تەوحید دەکەن و بڕیاری خۆیان دەبێ و ئێمەش پابەندی بڕیارەکانیان دەبین کۆتا پرسیارم بۆ سەبارەت بە خۆمان بێ وەکو ڕۆژنامەنووسان ئێمە دەتوانین چ کاتێک بێنە دەرو یا خۆت کاتەکە بۆ ئێمە فریە پەیامنێر ئەوانی دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتی کەناڵەکانی ئاسمانی کامیرەمانەکانیان ئەوانەی کەوا لە ناو ئیشن ئەوانە هەموو کاتەکان بۆیان فریە تەنها ڕێگە بەوانە نادرێت کە بۆ نمونە گۆڤارێکیان دەردەکرد ئێستا بە هەویەکەی ڕۆژنامەنووسان بگەڕێ یان بە هەوی ئەو گۆڤارە بگەڕێ بۆیە ئەوانەش سانسۆرێکی لەسەدا دەنرێت تەنزیمەک دەکرێتەوە بەڵام مەجال نادرێ هەموو ئەو کەسانەی خاوەنی هەڵگری هەویەیەکی دەستگایەکی ڕاگەاندنن سەتەلایتەکەن بێنە سەجادەکان نەخێر پەیامنێر و کامیرەمان و ئەوانەی ئەو سافان فریە لۆیان ئەوانەی تریش کە دەستنا تەلەڤیزیۆنەکان کارمەندی ئیداریان هەیە ئەوانش ئەو وەختەی کە لەم بینی ماڵی خۆی لۆ بینی دەستگاکە گرفتی نابێت بەڵام لە دەرەوەی ئەوە بگەڕێ و دوسێت جار بە خاڵەکانی پشکنیندا بڕوە ئەوە هەمان ئیزراعاتی خەڵکی ئەتیادی لەگەڵ دەکرێت.